سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی بەرنامەی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە منیش ئەمڕۆ بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەتەوە بۆ هیوایی کە ئەمڕۆ لە ڕێگەی بەرنامەی پەیامی ڕۆژەوە هەندێک زانیاری تایبەتان پێ ببەخشین کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. دیارە وەک هەمیشە بەرنامەکەمان لە سێتەوەری سەرەکی پێکاتووە توانا و لێهاتووی خانمان لە بەرپرسیارەتی حکومیدا. تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت ئایا خانمانی ئێمە تا چەند توانۆ لێهاتوویان هەیە لە بەرپرسیاری وەرگرتنی بەرپرسیاری حکومیدا کە تەوەری یەکەم دەبێت. وەروە تەوەری دووەمیش پاراستنی شکۆی مرۆڤ. دەمانوێت لەو تەوەرەیە قسە لەسەر پاراستنی شکۆی مرۆڤ دەکەین. زۆر جار دەبینین کەسی وا هەیە لە بەرامبەرەوەی کە بیکوژی بەڵکو شکۆی دەشکێنی لە کۆمەڵگادا. ئایا شکاندنی شکۆی مرۆڤێک لە ناو کۆمەڵگادا تا چەندە تاوانە و ئەرک و بەرپرسیارەتی ئینسانی مسلمان لە بەرامبەر پاراستنی شکۆی بەرامبەرەکەی چییە؟ تەوەری سێمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر هۆکارەکانی بەرزبوونەوەی ڕێژەی جیابوونەوەی یاخود تەلاق کە لە ڕۆژانی ڕابردوودا ئامارێکی سەرسوڕهێنەر یاخود مەترسیدار بڵاو بوویەوە لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق. سێتەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبێت لەگەڵ چەند راپۆرت و زانیارێکی تایبەت. وەک هەمیشە دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان با پێکەوە بینەری بین. دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان بزانین ئەمڕۆ نرخی دراوەکان چه ئاڵوگۆڕێکیان بەسەرداتوە. فەرموون با پێکەوە بینەرین. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژۆ گرنگانە دەکات کە لەمڕۆدا ڕوویانداوە. فەرموون با پێکەوە بینەریان بین. بیست و چواری یانزەی ساڵی 1970 کۆچی دوایی قورئان خوێنی بەناوبانگ و دەنگخۆشی میسری شێخ مەحموود خەلیل حوسەیری لە تەمەنی 63 ساڵیدا و لە شاری قاهیرەی پایتەختی میسر. حوسەیری یەکێکە لە قورئان خوێنە دەنگخۆش و کاریگەر و لە سەرخۆکانی مسلمانان و کە بەشێک لە مسلمانان بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز و فێربوونی بنەماکانی تەجوید گوێ لە ناو براو دەگرن. تەنانەت دەگوترێت ئەو نابینایانەی کە بە حافظ ناویان دەرکردووە لە خوێندنەوە لە سەرخۆکەی حوسەیریەوە دەتوانن قورئانی پیرۆز لەبەر بکەن.
24 یانزەی ساڵی 1989 تیرۆرکردنی دکتۆر عەبدوڵڵا عەزامی فەلەستینی لە ڕۆژی هەینی و لە کاتی چوونی بۆ نوێژیێنی لەگەڵ هەردوو کوڕەکەی ئیبراهیم و محەممەد لە ڕێی تەقاندنەوەی پردێکەوە. دکتۆر عەبدوڵڵا عەزام ساڵی 1941 لە فەلەستین لەدایک بوو. دکتۆرای لە زانستی حەدیثدا بەدەستهێناوە. لە سەرەتای داگیرکاری یەکێتی سۆڤیەت بەرامبەر بە ئەفغانستانی وڵاتی مسلمانان ڕووی کردە ئەفغانستان و داوای بەشداری جیهادی لە تەواوی مسلمانانی جیهان کردو. خۆشی بووە یەکێک لە سەرکردە و فەرماندە کاریگەر و ئازاکانی ڕوبەڕووبوونەوە و دەرنانی سۆڤیەت لە ئەفغانستاندا. دکتۆر عەبدوڵڵا عەزام لە پەنای جیهاد و ڕوبەڕووبوونەوەکانیشیدا بەردەوام وانەی تەفسیر و فەرموودە و پەروەردە و تیۆری جەنگ و جیهادی بە شوێنکەوتوەکانی دەوتەوە و هەوڵی دەدا لە ڕێناملکەشەوە بیگەێنێتە سەربازانی ترین لە ناوچە دوورەکاندا. 24 یانزەی ساڵی 1998 سەرۆکی دەسەڵاتی فەلەستینی یاسەر عەرەفات بۆ یەکەم جار فڕۆکەخانەیەکی نێودەوڵەتی لە فەلەستین کردەوە بە ناوی فڕۆکەخانەی غەزە و یەکەمین فڕۆکەی نەفەر هەڵگریش لە میسرەوە بەرەو هەمان فڕۆکەخانە فڕی. توانا و لێهاتووی خانمانی کورد لە وەرگرتنی بەرپرسیارەتی بە تایبەتی حکومیدا دەبێت چۆن بێت. بیرمان نەچێت کە ئەمڕۆکە بەهۆی دەستێوەردانی بە تایبەتی سیاسیەوە لە بەرپرسیارەتی حکومیەکاندا کۆسپ و لەمپەر و تەگەر بۆ تەنانەت پیاوانیش دروست دەکرێت، چجایەوەی کە خانمێک ئەگەر بەرپرسیارەتیەکی وەرگرت بێت. بۆی کە بزانین توانا و لێهاتووی خانمان لە وەرگرتنی بەرپرسیارەتی حکومیدا چۆنە، بۆ قسە و گفتوگۆکردن میوانێکی تایبەتمان دەبێت لە هەڵەبجەوە، لە پارێزگای هەڵەبجەوە کە دیارە لە پارێزگای هەڵەبجە چەندین پۆستی حکومی خانمان بەڕێوەی دەبن بە جیاوازی. بۆیە لەوێەوە میوانێکمان وەرگرتووە کە ویش بەڕێز گوڵستان ئەحمەد بەرپرسی نووسینگەی مافی مرۆڤی پارێزگای هەڵەبجەیە. گوڵستان خان سڵاوی خوای گەورەت لێبێت، بەیانیت باش. سڵاوی خوا لێ بەڕێزشتان، بەیانی بەڕێز و بینەرانی تەلەڤیزیۆنی ئاسمانی سوێدەش باش. زۆر سپاس. گوڵستان خان، ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئایا بەرپرسیارەتی لە کاتێککە خانمێک بەرپرسیارەتێکی حکومی وەردەگرێت لە دیوێکەوە ئایا خانمانی ئەمە و تواناییان هەیە کە بتوانن بەرپرسیارەتەکەیان تێپەڕن، لە دیوێکی ترەوە ئەوەی کە جیاوازی دەداتە پۆستێک کە خانمێک یاخۆت پیاوێک دەبێ وەریگرێ نابێ و خانمە و بەرپرسیارەتی وەریگرێ و جیاوازیە دەبێت چی بێت؟ سەرەتا من ئەمێ ئەو ڕوونکەمەوە کە ژنانی کورد هەمیشە لە هەموو پێگە سیاسیەکان و شۆڕش و بەرخودانەکانە هەمیشە جێگە دەستیان دیار بووە و گەلبەی نەسەر بواری ئیداریش لە بواری ئیداریشە هەمیشە ڕۆڵی بەرچاویان هەبوو. ئەگەر ئێمە سەیری پارێزگای هەڵەبجە بکەین، کۆمەڵی خاتوونی بەڕێز بەرپرسیارەتیان هەیە لە سنووری پارێزگای هەڵەبجەیە، بەڵام ئێمە هەمیشە بیرمان لەوە کردوەوە کە ئەمە جێگەی تموحی ژنان نیە، چونکە ئێمە ژنی زیاتر چالاکتر و بەرپرسیارەتی ترمان هەیە و یان ئەو پۆستانەی کە وەریان کردووە لە ئاستێکی مامناوەند وەستاوەتەوە، بۆیە سەر نەکەوتەوە بە پۆستە باڵاکان لەسەرەوە. هەندێک جار گرفت و ئاستەنگ دروست بۆ لەوەی کە ژنان نەتوانن ئەو بگەنە پۆستە باڵاکان. بۆیە زۆر ئاساییە ئەگەر خاتوونێک پارێزگار بێ، زۆر ئاساییە ئەگەر خاتوونێک بەڕێوەبەرێکی گشتی بێت، چونکی لەو ژمارە بەڕێوەبەرە گشتیانی لە سنووری پارێزگای هەڵەبجەدا نراوە هەتا ئێستا یەک خاتوون نەبووتە بەڕێوەبەری گشتی. بۆی ئێمە زۆر جار داوامان لە حکوومەت و لە لایەن بەرپرسەکان کردووە کە ڕاگررتنی باڵانسی جێندەری گرنگە لەوەی کە بتوانێت ئیش لەسەرەوە بکرێت کە ژنان بەرپرسیارەتی زیاتریان بدرێتێ بۆ ئەو پۆستان. بۆ برن دیارە بۆی هەڵەیەکەوە پەیوەندەکەی خات و گوڵستان لەگەڵماندانەمەوە بەڕێزان ئێستاش دەچینە لای ڤیتیە کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین لەسەر نەخشاندنی دەواازەی دەربەندی خان. فەرموون با پێکەوە بینەری ئەو ڤیتیە بین.
من ناوم گەشتبینە دەرچی بەشی ئەندازیاری ڕووپێویم و ئێمە وەکو کۆمەڵێک گەنجێم شارە ستاین بە ئەنجامدانی ئەم کارە خۆبەخشانە ڕازاندنەوەی دیوارەکانی شار ئێرە دیوارێکی بە چاوی شاری دەربەنی خانە چاوی دەربەندی خانە دەتوانین وانایی بنین حەزمان کردووەکەوە بەهۆی بەهرەکانمانەوە بەهۆی ئەرکی خۆمان مازانیوە کەوا دەستێکی جوان بەم شارەیە دیاری بکەین جێ دەستێکی خۆمان دیاری بکەین وەک کۆمەڵێک کەسکەوا چەندی ساڵە چاوەڕێی هیچ کەسێک لایەنێکمان نەکردەوە بە پاڵپشتی چەند کەسێک توانیمان ئەم کارە باشە بکەین ئێمە هیچ کەسێکمان هونەرمەندێکی وانین بەڵام بەهرەی خۆمانەتیامانایە هۆڵەوەنداوە دەستڕەنگینی خۆمانە شاری دەربەنی خانە جێبەجێ بکەین کەوا لە بەردەم تونێلی دەربەنی خانە ئەم کارەمان ئەنجام داوەکەوە شوێنێکی زۆر زۆر دیاری دەربەنی خانە شوێنێکەکەوە شوێنی مناڵ نییە شوێنێک نییە کەوا چاوی هەموو کەسێکی لێ دیار نەبێت چاوی هەموو کەس دیوارەکانی بەردەم شاری دەربەندی خان ئەم دیوارانەکەوا لە بەردەم تونێلەکایە هەستاین بە کۆمەڵێک وێنەی جوانتیاک ئەنجاممان داوە کۆمەڵێک وێنەن هەمویان مانادارن هەمویان پیر سەیرێکا گەنج سەیرێکات مناڵ سەیرێکات هەڵمان داوەکەوا چەندین مانای باش ببەخشێت بۆ نمونە وێنە ماکردەوە دەلالەت لە شانۆی ئەکا دەلالەت لە کاری ڕاگەاندنەکە دەلالەت لە جوانی سروشت و مرۆڤایەتیە کات و ڕەگەز و چینایەتیە کاتکەوە لەم سەردەمەی ئێمەدا کەمێک باوە بۆیە هەڵمان داوە کارێکی جوان بکەین تاوەکو بتوانین جێدەستی خۆمان دیاری بکەین و بە هیوان خەڵکیش پێی خۆش بێت و ئێمەش هەر ئەوەمانەوێت. ئیشەکەی ئەمە خۆبەخشیە ڕاستی هیچ مەبلەغێک هیچ قازانجێک لە بری ئەم میشاوەر نەگرتو هەر پێشکەشێکن بە شارەکە و کۆمەڵێک لە بڵین سیما دیارەکان یان با بڵین ئەو شتانی کە لە دەربەنی خانە شایعن و دیارن هەڵمان داوە تیای بیکەین بۆ نمونە یەکێک لەوانەکە لەسەرەوەیە کە خەریکین جەماعەت جەنابشتان زوومەکەی دوای زوومی کامێراکە نزیکی کاتەوە یەکێک لەوانەکە شانۆی سەرشەقامە. یەکەمان قسەکردن بوو لەسەر تواناو لێهاتووی خانمانی کورد لە وەرگرتنی بەتایبەتی بەرپرسیارەتی حکومیدا ئەگەرچی هەندێک پێوەری تایبەت دیاری کراوە بۆی کە خانمان وەکو پێوەرێکی نێودەوڵەتی بەتایبەتی لە عێراقیژا کە پیادە دەکرێت لە 125 ڕێژەی ڕێکخراوەکان یاخود حزبە سیاسیەکان پۆستە جیاوازەکان دەبێت خانمان بتوانن پڕی بکەنەوە ئەگەرچی زۆر جار لە کابینێک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان باز لەوە دەکرێت کە دەبێت خانمان بەرپرسیارەتیان پێ بدرێت بەفەی ماف و ئێستحقاقی خۆیان بەڵام هەتا ئێستا شتێکی ئەوتۆ نابینرێت کە وەکو پێویست یاخود وەکو توانە و لێهاتووی خۆیان بەرپرسیارەتیان پێ بدرێت لە کابینی ڕابردوودا وەزیرێکی شارەوانیمان تەنها هەبوو کە خانمان بوو لە ئێستاشدا چەند وەزیرێکن کە خانمن بە وەزارەتی جیاوازەکانەوە و دیارە دەستەیەکی تایبەتی ژێ و کاروباری خانمانە گەرچی لە ئێستادا قسە و گفتوگوی زیاتر لەسەر ئەم دەستەی خانمان دەکرد کاروباری خانمان لە ئەنجومەنی وەزیران کە تێوەگلاون بە هەندێک گەندەڵی تایبەتەوە بەڵام نکۆڵی لەوە ناکرێت لە ڕابردوو لە ئێستاشدا خانمانێکی تۆکم و ناوازەمان هەن کە دەتوانن بەرپرسیارەتی جۆرا و جۆر وەرگرن ئەوەی کە جێگەی تێبینی و سەرنجە بە تایبەتی میوانەکەشم ئاماژەی پێکرد لە ئاستی بەڕێوەبەرە گشتیەکان لە پارێزگاکاندا نابینرێت لەوەی کە خانمێک بەرپرسیارەتی بەڕێوەبەرایەتیەکی گشتی پێ بسپێرێت ڕەنگە بەدەگمەن لە شوێنێکی یاریمی کوردستاندا هەبێ کە ئەویش بە وەکالەت پێدراوە بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجە
چەند پۆستێکمان هەیە کە خانمان بەڕێوەی دەبن لا نمونە قایمقامی ناوەندی پارێزگای هەڵەبجە کە خانمە سەرۆکایەتی شارەوانیە و شارەکە خانمە بەرپرسی نووسینگەی مافی مرۆڤیە و شارە خانمە و هەروە سەرۆکی زانکۆش لەو شارەیە خانمە. ئەمە شتێکی تایبەتە کە لە هەڵەبجەدا ڕەنگی داوەتەوە. ئەوەی جێگەی سەرنجە لە هەورامان و هەڵەبجەدا لە هەمان کاتا ڕێژەی تونند و تیژی بەرامبەر بە ئافرەت لە هەموو هەرێمی کوردستان زۆر جیاوازترە، تەنانەت لە 1-2 ساڵی ڕابردوو نەبێت لە ساڵانی ڕابردووتر هەمووی ڕێژەکە سفر بوواتە هیچ جۆرە تونند و تیژیەک لەو ناچوێدا بەرامبەر بە خانمان ڕووی نەدابوو لە 1-2 ساڵی ڕابردوو نەبێت کە هەندێک ئامار تۆمار کراون. بۆیە بە پێویستی دەزین هەمیشە قسە لەسەرەوە بکرێت کە خانمان لە ڕابردوودا ڕۆڵی باشیان گێڕاو لە شۆڕشەکانی ڕزگاری خوازی گەلی کووردا. بۆچی ئێستا دەبێت لە ناو کایە حکومڕانیەکاندا توانە و لێهاتوویان کە هەیە بۆچی پۆستیان پێ نادرێت. کاتێک کە سێری ئەنجومەنی پارێزگاکان دەکەین خانمان توانایەکی باشیان هەیە لە لیژنەکاندا بە تایبەتی هەندێکیان دەبینی هێندەی غیرەتی پیاوێکی باش غیرەتیان هەیە لە تێپەڕاندنی کارەکان لە لێپرسینەوە لە گەندەڵی و ناشەفافیەکان و لە لیژنەکان لە ناو پەرلەمانیشا دەبینی بە هەمان شێواز پەرلەمانتارمان هەیە کە ئافرەتە هێندەی دە پیاو قسەی هەیە. چەندین پەرلەمانتاری پیاومانەیە لە کابینەکانی ڕابردوو لە خولەکانی ڕابردوودا نەتان بینیوە کەس نەناویان ئێستا دەزانێت نەبینیویان هەڵوێستێکیان هەبێت نە قسەیەکیان هەبێنە هیچ شتێک. بەڵام خانمانێکی زۆرمان هەیە لە ناو کابینەکانی ڕابردووی پەرلەمان و ئێستاشدا کە بە شەهامەت و بە جورئەتەوە توانویانە پەنجە بخەنە سەر برینەکان واتە توانە و لێهاتوویەکی تایبەتیان هەیە. بۆیە پێمان خۆش بوو کە لەم تەوەرەی یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسە و گفتوگۆ لەسەر ئەوە بکەین توانە و لێهاتووی خانمان بۆ وەرگرتنی بەرپرسیارەتی حکومی چۆنە. بە تایبەتی ئەگەر دەشتیتە هەر دایرەیەک یا دەستگایەکی حکومی دەبینی بە ڕێژەیەکی جیاواز لە پیاوان ئەوەی کە زیاتر بەدەمتەوە دێت خانمێکە کە زیاتر توانە و لێهاتوویەکەی هەیە یا خۆت دڵی بە ئیشەکەی خۆی خۆشە و بەدەم ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیانەوە دێت. بۆیە پێمان خۆش بوو ئەمڕۆ قسە لەسەرەوە بکەین توانە و لێهاتووی خانمان لە وەرگرتنی بەرپرسیارەتی حکومیدا چۆنە. بیریشمان نەچێت لە ناو حیزبەکانیشدا ئەگەرچی وەکو پێویست ڕۆڵیان پێ نەدراوە بەڵام لە هەمان کادا توانیوانە کاریگەریانە بێت چکە ڕابردووی خانمان لە خزمەتکردن و شۆڕشەکاندا دەرخەریەوەیە لەم ڕۆژدا دەتوانن بە جۆرە لە جۆرەکان سیاست بکەن ئەگەرچی سیاسەتیش بەو شێوازە شێوێنراوە تەنانەت پیاوەکانیش سەری دەرناکەن چه جاوی بگا بە خانمان وانە شێدا زۆر باشە. دەچینە لای ڤیتیەکی دیکەمان ئامادەیە دیارە هێشتا پەیوەندیەکەمان لەگەڵ میوانەکەمان لە هەڵەبجە پەیوەندیەکەمان بەرقەرار نەبووەتەوە بۆیە دەچینە لای ڤیتیەک لەسەر پێدانی ڕێنمایی هاتوچۆ بە خوێندکاران لە چەمچەماڵ کە پەیامێرمان جەلال جەباری بۆی ئامادەکردین کە پێویستە لە ناوەندەکانی خوێندندا ئەو ڕێنماییە تایبەتانی کە پەیوەستن بە هاتوچۆ بە تایبەتی لە شێوازی پەڕینەوە ئەو هێمایانی کە لەسەر ڕێگاکان دادەنرن لەکوێ دەبێت قوتابیەکی پۆلیەکی سەرەتایی شارەزا بێت لە ڕێگاکاندا بکاتەوە بەری جادەکانەوە دەبێ ئەم ڕێنمایانە وەرگرن پێویستە ئەم ڕێنمایانە لە هەموو ناوەندەکانی خوێندندا بخوێنرێن. بۆیە ئەچینە لای ئەو ڤیتیەکە پەیامێرمان جەلال جەباری بۆی ئامادەکردوین.
بەڵێ دیارە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتووی چەمچەماڵ نزیکی 3 ساڵێکە بێ لە ڕێگەی ناوەندەکانی خوێندنەوە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی پەروەردا هەل لە ڕەوزەوە تا ئەگاتە ئامادەیەکان سەردانیانەکەین و ڕێنمایەکانی هاتووە یاساکانی هاتووە ئاشنایانەکەین. دیارە ئامانجی ئێمە لەمە هەم خوێنکاران وەکو سەرنشین و پیادەڕۆ لەسەر شقامەکان چۆن مامەڵە بکەن و هەم بەڵاوکردنەوەی ڕێنمایەکانی ئێمە بۆ شۆفێران کە دایک و باوکیانن بۆی بە شێوازێکی دروست مامەڵە بکەن لەگەڵ یاساکانی هاتووەدا و هاوکار بوون لە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتووە. خۆتەزانی لە ئێستا ڕووداوەکانی هاتووە زیادی کردووە بەڵکو لە ڕێگەی ئەوانەوە پەیامەکانمان بگەێنین و بەشدار بین لەوەی کە ڕووداوەکانی هاتووە کەم بکەینەوە چونکە هەوان هەم سەرنشینن و هەم پیادەڕۆن و هەم هاوکارمان بن لە بەڵاوکردنەوەی ڕێنمایەکانی هاتووە. لە ڕاستیە ئەم هەڵمەتە هەڵمەتێکی گرنگە بۆ هوشارکردنەوەی نەوەیەک کە لە تەمەنیشی هەرزەکاریایە هەمویان لە تەمەنیەکان پێویستە هوشیاری کردێتەوە ئاگایان لێبێ و ئەم هەڵمەتە من پێم خۆشە تەنها بواری پەروەردە نەگرێتەوە هەموو سەکتەرەکانی تر بێتەوە بە نمونە وەکو میمبەرەکانی مزگەوت وەکو شوێنە گشتیەکان بۆ ئەوەی خەڵک وشیار بێتەوە چونکە ئەمڕۆ هەمومان لامان ڕوونەکە ڕووداوەکانی هاتوچۆ گەورەترین خەتەرە بۆ سەر ژیانی تاک بە تاشی ئێمە و بە تایبەتیش ئەم کۆمەڵگایی خۆمان کە کوردستانە دەتوانین بڵێن ئەمڕۆ بۆتە یەکێک لە گرفتە گەورەکانی کۆمەڵگاکەمان بۆیە ئەم هەڵمەتە بە هەڵمەتێکی باش دەزانم بۆ هوشیارکردنەوەی تاک بە تاشی کۆمەڵگای کوردی. دیارە بەهۆی خراپی هەڵەکانی ئینتەرنێتەوە ناتوانین بگەڕێنەوە لای میوانەکەمان لە هەڵەبجە بە داوای لێبوردنەوە بۆ هیوای کە لە دەرفەتێکی دیکەدا بتوانین لەسەر و پرسە گرنگە میوانداری خاتونێکی بەڕێز یاخود هەمان خاتون بکەینەوە بۆی کە قسە و گفتوگۆی زیاتری لەسەر بکەین. دەچمە لای چیرۆکێک کە یەکێک لە گەورەترین خێزانەکان لە جیهاندا. پیاوێک 52 ژنی هێناوە و 218 منداڵی هەیە. لە کاتێکدا لە زۆربەی وڵاتان بە یاسا ڕێگری لە فرەژنی دەکرێت و لە ناو هاوڵاتیاندا بابەتێکی گەرمە بۆ گفتوگۆکردن، بەڵام لە وڵاتی ئینجولا لە باشووری ناوەڕاستی دوورگەی ئەفریقا هاوڵاتیەک بە ناوی فرانسیسکۆ سابلۆ بیدرۆ لە ژیانیدا 52 ژنی هێناوە. فرانسیسکۆ تەمەنی 68 ساڵە و پێشتر لە سوپادا سەرباز بووە. لە ژیانیدا 52 ژنی هێناوە، 9 لە خێزانەکانی لە ژیاندا نەماون، 43یان لە ژیاندا ماون و لە یەک شوێندا ژیان بەسەر دەبن. لە کۆی خێزانەکانی 217 منداڵی لە کوڕ و کچ هەبووە. بە هۆکاری جیاواز 50 منداڵیان مردوون. لە ئێستادا 167 منداڵی لە دەورکۆ بوونەتەوە. فرانسیسکۆ لەگەڵ نەوەکانی لە کێڵگەیەکی گەورە لە ناوچەیەکی تایبەت لە شاری کالیفا دەژی. بە یەکێک لە خێزانە گەورەکانی جیهان ناوی دەرکردووە. سەبارەت بە ناو شوێنی مانەوەی منداڵ و خێزانەکانی فرانسیسکۆ دەڵێ ناوی هەمویان دەزانم و شوێنی مانەوەیان دەزانم. لەلایەن دانیشتوانی گوندەکەیەوە بە پاشای تشیکۆتینی ناوی دەبەن بەهۆی ئەوەی گەورەترین خێزانی هەیە. ڕۆژنامەیەکی پورتۆگالی ئاماژە بەوە دەکات فرانسیسکۆ لە ئێستادا لە ژیاندا ماوە و لەگەڵ دۆنا ئێفا یەکەم خێزانی دەژی کە لە ساڵی 1975 هێناوێتی کە نێوانی تەمەنیان 44 ساڵ جیاوازیان هەبووە. سەرجەم خێزانەکانی تری لە کێڵگا کشت و کاڵیەکەدا دەژی. یەکێک لە خێزانەکانی کە تەمەنی 45 ساڵە و لە ساڵی 1996 بووەتە خێزانی 6 کچیلی هەیە دەڵێت ئێمە بەیەکەوە دەژین لە کێڵگەیەکی کشت و کاڵیدا. هەمومان لە ژیانێکی خۆشداین. هێلینیا کە کچە گەورەیەتی سەرقاڵی شوانیە و مەڕەکانی باوکی بەخێو دەکات دەڵێ ئێمە خێزانێکی گەورەین و دڵخۆشین لە ژیاندا، ئەمەش سوپاسی خوای دەوێت. دیارەگەر پیاوەندە منداڵیە بە پێویستی بە حکوومەتیش نابێنێت. بینەرانی عزیز دیارە زانیاریەکمان هەیە لەسەر سوودەکانی نانی جۆ با پێکەوە بینەری ئەو زانیاریش. سوودەکانی نانی جۆ. بەشێکی زۆر لە خەڵکی نانی جۆ دەخۆن لە جیاتی نانی گەنم. هەندێکیان بەهۆی زۆری کێشیانەوە، هەندێکی دیکەش بە هۆکاری دیکەوە. هەروەها خواردنی نانی جۆ بە تەندروستتر دادنرێت چونکە جۆ پێکهاتەی خۆراکی گرنگی تێدایە. ماڵپەڕی بلاک ئەندمی لە بابەتێکیدا سوودەکانی خواردنی نانی جۆی خستۆتە ڕوو بۆ تەندروستی جەستەی مرۆڤ بەهۆی هەبوونی بڕێکی زۆر لە پرۆتین و بەهای خۆراکی بەسوود. جۆ ڕۆڵی هەیە بۆ پتەوکردنی بۆریەکانی خوێن و
بەهێزکردنی ئێسک و جومگەکان بەهۆی هەبوونی بڕێکی باش لە کانزاکانی کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، پۆتاسیۆم، سیلینیۆم. جۆ دەوڵەمەندە بە ڤیتامین A، B1، B2، B6، B12 و C و D و E و K بەمەش سوودێکی زۆر دەگەێنێت بەجەستە. جۆ ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ پاراستن و بەهێزکردنی کۆئەندامی هەرس و سیستەمی هەرسکردن. جۆ دڵ لە نەخۆشی دەپارێزێت بەهۆی بەهێزکردنی بۆریەکانی خوێن و نەبوونی چەوری لە نانی جۆدا. جۆ ڕۆڵی هەیە لە دابەزاندنی کۆلسترۆڵ و جێگیرکردنی ئاستی شەکری ناو خوێن. عزیز ناوبڕێکی کورت وەردەگرم و لە درێژەی بەرنامەی پەیامی ڕۆژ پێتان دەگەڵمەوە لەگەڵمان بمێننەوە. کەناڵی ئاسمانی پەیام بەرنمەیەکی تایبەتی هەیە لەسەر جێوار واتە ئەو شوێنە ئاساوارانی کە لە شوێنە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا هەن. ئەو کات کوڕێکی باش و زیرەک و لێ هاتووشمانەیە کە شوێنەوار ناسە ئەویش بەڕێز کاکشوان سابیر کە هەفتانە بە شوێنەوارەکانی هەرێمی کوردستاندا دەگەڕێەوە بەرنمەیان لەسەر حاضر دەکات. تا و کاتێککە دەچینە لای تەوەرێکی دیکەی بەرنمەکەمان لەگەڵ بەڕێز کاکشوان سابر قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. کاکشوان زۆر سپاس بەخێربێ بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ سۆدیۆکەت باوەدانکردینەوە. دەستیەوەش خۆش بێجان نازانم ئەمە داوەتی تایبەت ویا پینۆفڕۆ بووە منتان کرد. زۆر باشابێنە سەر بەرنامەی جێوار پێناسێکی بەرنامەی جێوارمان بۆ بڵێ. بێگومان ئەوەی مای خۆشحاڵیە توانم لێرەوە بڵێم تەلەڤیزیۆنی پەیام یەکێکە لەو تەلەڤیزیۆنانەی کە زۆر گرنگی بە بواری هەم فەرهەنگ و کللتور و ئەو بابەتە ئەدەبی و ئاینی و ئەخلاقیانەی کەوا بە شێوەیەکی گشتی هەن. ئەمە جێگەی خۆشحاڵیە بە بەراورد بە زۆربەی کەناڵەکانی ترکەوا زۆر گرنگی بەلایانی کللتور و فەرهەنگ و مێژووی کوردستانەدا. لە زمنی ئەو بابەتانەشا پرۆگرامێکی داناوە تایبەت بە ناوی جێوار کە ئەم بەرنمەیە تایبەتە بە شوێنەوارە مێژوویەکانی کوردستان ئەوانەی کەوا لە چوارچێوەی ئاسارن واتە تەمەنیان سەر و زیاتر لە 200 ساڵە ئەچنە قاڵبی شوێنەوارناسیەوە زانستی شوێنەوارناسیەوە جاوەی ئەگەر بێت و بیناسازی بێ یا خۆ بینایەکی ئاینی بێ ئایا سەربازی بێ یا خودت بینایەکی خزمەت گوزاری بێ بڵێن بەرنامەکە و شوێکی گشتی دەچینە شوێنەوارەکان مەدانیان لە ڕووی مێژووی و جوگرافیایی و زانستی و ناوەکانیان قسەیان لەسەر دەکەن. زۆر باشە مامۆستاشوان بوونی بەرنمەیەکی لەم جۆرەیە چ سوود و گرنگێکی بۆ هاوڵاتیانە بێت. بەڵێ بێگومانەوە بەرنامانە زۆر زۆرڕین بەڕاستی چونکە ئاشناکردنی بینەر ئاشناکردنی جیلی نوێ حتا ئەو کەسانی کەوا خولیایان لەسەر ئاسارەیە لەسەر شوێنەوارناسی و مێژوو هەیە تۆ لە ڕێگەی و بەرنمەیەوە کۆمەڵێکی زۆر لەو شوێنەوارە مێژویانە دەناسێنی هەم لە ڕوویەوەی دانیشتوان بینەران یاخود ئەو کەسانی کەوا بە دووەداچوون بۆ بابەتانەکەن ئاشنا دەبن بە مێژووی خۆیان و هەروە بۆ پارێزگاریکردن چکە ئێمە دەزانین شوێنەوارەکان سەروەتێکی نیشتیمانی واتە مڵکی گشتین زۆر جار لە ڕێگەی کردنی پرۆگرامێکی واوە یاخود بە ناساندنکردنی ڕێک دەکەوێت مەسەلەن مێژوونووسێک شوێنەوارناسێک دەچێت لێکۆڵینەوەیەکی زانستی لەسەر دەکات ڕەنگە دایرەی ئاسار تا ئێستا پێی بەو شوێنە نەبرد بێت لە ڕێ و پرۆگرامەوە دەیبینێتەوە لە لیستی شوێنەوارەکانی خۆیان تۆماری دەکات. ئەمەوا دەکات جۆرێک لە جۆرەکان هەم شوێنەوارەکە پارێزراو دەبێ هەم ئەرشیفێکی ئەلکترۆنی بۆ دەکرێت هەم کۆمەڵێک زانیاری لەسەر دروست دەکرێت و هەروەها دەناسرێت بۆ کەسانشی کەوا لە بواری شوێنەوار و لە بواری با بڵێن تحقیقاتی مێژووی ئیش دەکەن بۆی بتوانن ئەوانش ببێتە بەشێک لە هەوێنێک بۆ ناو مەقالە و بابەتە زانستیەکانیان. زۆر باشە. هەرێمی کوردستان زیاتر چه جۆرە شوێنەوارێکی تێدایە؟ خۆی ئەگەر ئێمە لە ڕووی جوگرافیاییەوە سێری هەرێمی کوردستان کێنتوانین بڵین جوگرافیای هەرێمی کوردستان یەکێک لە وێزگەکان کە لە کۆنترین دووە دێرینترین زمانەوە ژیانی تێدا هەبووە واتە شوێنەوارمان هەیە دەگەڕێتەوە بۆ پێش مێژوو هیچ سەردەمی چاخەبەردینەکانە شوێنەوارمان هەیە هیچ سەردەمی دەورانی تاریخیەوەتە و کاتێ مرۆڤ فێر دەبێ یاداشتەکانی خۆی تۆمار بکات و مێژوو دروست دەبێ هەتاوەکو با بڵین کۆتا فەترەی کە تاریخی ئەمە هەمانە پێوتێ دەورانی ئیسلامی ئێمە شوێنەوارمان هەیە بەڵام بەداخەوە لەبەر ئەو گۆڕانکاریە بەردەوامە سیاسی و سەربازیانەی لە هەرێمی کوردستان بە تایبەت ڕوویداوە دەبینین بە ئەم ڕۆژەوە
ڕەنگە لە هەنێک لە وێزگەکانی ئەم جوگرافیایە هێشتا هەر شەڕ بەردەوامە کاولکاری و وێرانکاری بەردەوامە بەشێکی زۆر لە شوێنەوارانی کە لەسەر ڕووی زەوی تێک چوون شێوێنراون ئەوانەی ماومانێتەوە زۆربەی ئەو شوێنەوارانن کە پێیان وترێ شوێنەواری با بڵێن نەگواستراوە وەکو بەشێک لەو ئەشکەوتانی کەوا شوێنەواری مرۆڤیان تێدا ماوەتەوە لەگەڵ کۆمەڵێکی زۆر لەو نەخش و تاشراوانەی سەر بەردەکان کە ئەمانە ڕەنگە تێکچوونیان تۆزێک ئەستەمتر بێ یا خۆت بردنیان ئەستەم بڵێ بێگومان هەندێک چون نەگواستراوە سابتن ئەمانە تۆزێک گرفتی بڵێن توانای بەرگریکردنیان زۆرترە بەڵام زۆرتر بیناسازیمان هەیە قەڵای سەربازیمان زۆرە هەنێک شوێنەواریمان هەیە پیان دەوتێ شوێنەواری خزمەتگوزاری وەکو پرد وەکو بینایی قوتابخانە و مەدرسەکان بەڵام بە شێوەیەزێکی زۆر گشتی توانین بڵێن شوێنەوارەکان هەرێمی کوردستان زۆربیان شوێنەواری بیناسازی زیاتر چ ناوچەیەکی هەرێمی کوردستان شوێنەوار و ئاسەواری ماوەتەوە وەگەوەی کە حکومەی بەڕێستان بەرنامەتان لەسەر بەڕاستی توانم بڵێم جیاوازێکی زۆر ناتوانین بڵین فلان پارێزگا لە هەرێمی کوردستان زۆرترین شوێنەواری ماوەتەوە یان حاڵەتێک ئەمەش بۆچی توانە بڵێم هەر چەند ئەو شوێنانەی کە ئێمە سەردانمان کردوون تا ڕادەیەک وەکو یەک شوێنەوارەکان ماونەتەوە خۆشبەختانە حملەیەکی باشەیە لەلایەن دایرەکانی ئاسارەوە لە هەر چوار پارێزگاکە هەرێمی کوردستانە گرنگی بەلایانی شوێنەوارەکان دەدەن بەڵام ئەو شوێنانی هەرێمی کوردستان کە کەمترین شەڕیان تێداوە کەمترین ماڵ و ئێرانی و هاتوچیان تێداوە شوێنەوارەکان باشتر ماونێتەوە هەر شوێنێک ئیتر ڕێککەوتی بێست لەوێ شەڕ کەمتر بوو بێ وێرانکاری تێکچوون کەمتر بوو بێ باشتر ماونێتەوە زۆر باشە لە کاتێکدا کە بەڕێزت بەردامەیەک دەکەیت و لەسەر ئاسەوارێک یاخود شوێنەوارێکی کۆن قسە دەکەیت لەسەر بینایەک بێت تۆ چۆن ئەستود لە سەرچاو مێژویەکان وەرەگریکی هاوکارتە چۆنتوانی بەدواداچینێ بکەی بۆ مێژووی ئەو ئاسەوارە بگومان کاتێک کە هەر شوێنەوارێک یاخود هەر شوێنێک دیاری دەکەین بۆی بکەینە بەرنامە ئەمە بێ هەوڵ بین هیچ شوێنێک فرامۆش نەکەین چکە ناکرێتەوە هەر لە بۆ نمونە لە سلێمانی پرۆگرام بکەیت و نەچیتە هەولێر یاخود لە بادینان بیکەیت و نەچیتە گەرمیان هەر جارە و شوێنێک بەپێی مەنتیقەکان وەردەگریت هەر جارە و نوعێک لە شوێنەوار بە حکمی ئەو ئەزمونونەکەمەی خۆم هەیە بە حکومی خۆشم هەر لە بواری ئاسار بەڵێ من خۆم ماستێرم لە ئاسار هەیە تەجروبەیەکی کەمی ئاساری و ئیش ئەوانە و هەروەها ئەو مامۆستا بەڕێزەکانی خۆشم ئەو هاوڕێیانەی کەوا ڕۆژگارێک پێکەوە خوێندکار بووین یاخود ئەو مامۆستا بەڕێزانەی بە ئەمڕۆژەوە من علاقەیەکی باشم لەگەڵ زۆربەیانە هەیە زۆر جار ڕاوێژیان پێ یەکەم تەلەفۆنیان بۆکەم فلان ئاسار هەیە یان بە پێچەوانەوان پێشنیار دەکەن ئەڵێن بۆ ئەوی فلان شوێن تێک نەچێ یاخود مەترسیەک هەیە لەسەر ئەو شوێنەوارە ئەگەر بکرێتەوە لە ڕێگەی پرۆگرامەکەت و ئیشی لەسەر بکەی بۆی بێتە بابەتێک تا خەڵک تێکی نەدا زۆر باشە ئەو شوێنانەی کە باست لەوە کرد ئاساری گواستراون واتە دەگوازرێنەوە لە هەرێمی کوردستان تا چەندە دەوڵەمەند بووە دەبێ بڵێن بووە چکە ڕەنگە ئێستا بەشێکیان نەمابن بەو جۆرە ئاسەوارانەوە وەروها باس لەوە دەکرێت ئەگەر هەڵە نەبم خۆت باشتر شارەزای لەسەر ڕێگەی ئاورێشم ئاسەواری گواستراوە زۆرترە ئایا هەرێمی کوردستان ئەو ڕێگەی پیاتی ئەپەڕێت؟ خۆی دوو بابەتی جیاوازمان هەیە یەکەمیان ئەگەر بە وەڵامت بمەوە بەس لە ئاساری گواستراوە چیە واتە هەر جێدەستێکی مرۆڤ هەر جێدەستێکی مرۆڤانی دەورانی کۆن کە بگوازرێتەوە بۆ نمونە لە گۆزەیەکەوە لە فخارێکەوە لە قاپێکەوە لە نەخشێکەوە لە پەیکەرێکەوە لە مۆرێکی لولەیەوە لە تابلۆتێکەوە لە جلوبەرگێکەوە بێت لە دەستنووسێکەوە بێت ئەمانە ئەچنە زمنی ئاسارەکانی کەوا ئەتوانن مەبڵین توانای ئاڵوگۆڕیان هەیە کە بەداخەوە ئەمانش بەشێکی زۆرن لەو ئاسارانەی کەوانەی کەوا خەریکی قاچاقی ئاسارن یا خۆ تێکدانی ئاسارن لەم جۆرە لە شوێنەوارەکان زۆرتر بە قاچاقە بن یا خود با بڵێن ئەبرێنە دەرەوە یا خۆ دەبرێت خۆی ئاساری گواستراوە مشکلەوە یاوێ لەژێر زەوی بێت و بە هەڵکۆڵینی زانستی دەربێیاوی کەماوەتەوە بەڵێ بێگوما بەشێکی زۆری لە مۆزەخانەکانی کوردستانە پارێزراوە و بەداخیشەوە توانم بڵێم ڕێژەیەکی ئێجگار زۆر ڕەنگە لە ساڵانی پێشووتریش کە و کات حکوومەتێکی با بڵێن لە ڕووی ئەمنیەوە زۆر تۆکمە نەبووە لەم مەنتیقا بەشێکی زۆری دراوەتە دەرەوە هەر ئەمە شتێکە ینی بڵێن حاشاڵ نەگرێ سەر لە مۆزەخانەیەکی بنمونە لۆڤەرت بۆ باسکن یاخود مۆزەخانەکانی لەندەن مۆزەخانەی لە پاریس ینی هەر قاعی گەورەیان هەیە کە بە یەک ڕۆژتاوەرە بچی لە ناوی بگەڕێی تەواو نابی شوێنەوارەکانی بۆ نمونە هی کوردستانن هی عراقن هی بینی هەر خۆی ئەڵێ مەڵێ قاعی کوردستان قاعی عراق قاعی ئێران
ئێخۆ لەکوێ گەشتەوێ هەمووی بە قاچاق بە حکمی کە بەڕێزە سەردانی چەند شوێنەوارێکی کردووە یاخو چەند ئاسارێکی بین و حکومت تا چەند گرنگی بەم ئاسارانە دەدات وەکارچیە کە بەڕێزە داماژەت بەو کرد کە براون بۆ ئەو مۆزەخانانەی دەرەوە بۆچی لە مۆزەخانەی خۆمان نەدانراون ئەمەمانای ئەوە نییە کە هیچ گرنگێک بەم ئاسارانە نادرێت هەڵبەت ئەوە باسیەکەین بەشێکی مێژوەکەیان بۆ زۆر لە مێژ دەگەڕێتەوە بەڵام ئێستاکە لە هەمواری یاسای شوێنەوارە قانونێکی هیچ تیمێکی بیانی بۆی نییە ئەو ئاسارانەی لە جامی هەڵکۆڵی نەزانستیەکان لەگەڵ تیمەکانی شوێنەوار و دایرە ئاساریانکە ئەو مەوادانی کە دۆزرێنەوە بیان باتە دەرەوە واتە مێژوی ئەو ئاسارانەی براونەتەرەوە بۆ ئەتوانم بڵێم بەشێکی بۆ 40 ساڵ بەر لە ئێسەی تەمەنەگەڕێتەوە ئەوەی هەر بە ڕسمیش براوە چ بگابەوەی بە ئەم ڕۆژەوە ڕەنگە ڕێکە بە قاچاق ببرێ کە ئەوەش کۆنتترۆل ناکرێت کاتە بۆ کە هەرێم لە شەڕی ناخۆیە بۆ کەس بیری بەلای ئاسارەوە نەبووە لوکمان ئەوە حاڵەتان هەبووە بەڵام توانە بڵێم ئەمڕۆ خۆشبەختانە یاسای جوانمان هەیە لە پەرلەمانی کوردستان و لە حکوومەتی هەرێم بەڵام ئەگەر جێبەجێ بکرێت واتە جێبەجێ نەکرێت نازانین خۆشبەختانە شوێنەوارناسی دڵسۆزیشمان زۆرە چ لە زانکۆکان چ لە دایرەکانی یاسار وە بە شێوەیەکی گشتی حکوومەتیش خراپ نییە یانێت توانم بڵێم ئاوڕێکی جددی هەیە بەڵام هێشتا بابەتی شوێنەوار لە دیدگای دانیشتوانی هەرێمی کوردستانەوە بابەتێکە توانم بڵێم سەقافی ئاساریمان هێشتا لاوازە هێشتا ناتوانین بە چاوی سەروەتی نیشتیمانی و مڵکی گشتی سەری کۆمەڵێک پاشماوەی شوێنەواری و قەڵا و شورا و دەستنووس و یان کۆمەڵێک شوێن بکەین بەوەی هێشتا هەر خەڵک بە مڵکی تایبەت و بە کەلاوە و یان نێتوانم سادەترین نمونونەکە ئێمەستاکە لە شاری سلێمانی دەیان کۆڵان و دەیان کۆڵان و خانی جوانی شاری سلێمانیمان هەیە هەمووی ڕۆژ بە ڕۆژ وێران دەکرێت و دەکرێتە گەراج زۆر باشە جێوار چەندەمین بەرنامەی تۆمار کراوە ئامادەکردنی بەرنمەکان وەک خۆت ئاماژەت پێکرد دەبێت چۆن دەچمە گەرمیان بشتمە بادینان کۆس بۆ ڕێگر بەردەمیەکانتان چی هەیە وەڵا جا بەرنمەکە ئێمە هەمیشە مشکلەیەوەمان هەیە ئەو شوێنەوانەی بۆیان نەچین دوورن لە شارەوە واتە یەکەم بە پێڕۆشتنیکی زۆری تێکەوە زۆر جابرایانی کامێرامان گرفتی ئەویان هەیە ئەو شاخەیان بۆ ناوەڕێ بچنە سەرەوە یاخود هیلاک دەبن یاخود مانوو دەبن چکە هەرەوەنی هەر خۆشیان من دەبێت ئەو تەواوی ئیستاند و کامێرە و مایک و جانتای کەلوپەلەکانیان پێ تووشی گرفتی زۆرە بین لەو گەیشتن بە شوێنەکان لە هەمووشی خراپترەوەی لەوێت تۆ ئیشەکە تاواکە کاتی نان خواردنێ دیسانەوەی هەر خۆشمان نانەکە لەوێ حاضر کاتێکی زۆرمان ئەبا لەگەڵەوە یا هەبێ خۆشمان هیلاک بین لەگەڵ پرۆژەکە یا مەسەلەن تا نانەکە خۆی ئەوە نییە تۆ بگەڕێیتەوە لەو شاخە نەمەڵعەمی لێیە ناتوانی خواردن بەری لەگەڵ خۆتە زۆرجا بارانە بارێ زۆرجا زۆر گەرممانە ئەمانە هەمووی ئاسان دەجا هیچ ڕێگریەکتان لێ کرێ بەتیاب ڕێگری سیاسیتان لێ دەکرێت وەڵا هەیەگەر زۆر جار ئەچینە شوێنەکان یەکسەر پرسیاریەوەمان لێکەن مۆڵەتان هەیە یان خەڵک حەسەکە نادناسێ یان ئێمە من بە دیوێکە بە خۆشبەختانە توانم بڵێم خەڵک پرسیارەکە کە چیتە قەڵایەکی کۆنی زاجارە کەسیشی لێنیەوە کێن ئێوە من تەلەفۆن بۆ ئاسایشەکەمەوەکەم بە زوایە کە ئەمان ناسن و یان زۆر جار خۆمە ناسنەوە ئەمە گرفت نابێ بەڵام متوان بڵێم خۆشبەختانە ڕێک نەکەوتۆ تا تووشی هیچ گرفتێک بین چونکە لەبەرەوەی بابەتەکە خزمەتکردنە بە نیشتیمانی هەرچەندە بەشێک لە لایەنە سیاسەکان لەگەڵ ئەو ئایدیا سیاسی پشتی پەیامەوە هەیە زۆر بینیان خۆش نییە بەڵام لە پرۆگرامی جێوار ڕێگریمان لێ ناکەن زۆر باشە تا چەندە بەرنمەکان دەبن هۆی ئەوەی کە خزمەتێکی زیاتر بە ئاسارێک بکەی بۆ ڕەنگە ئاسارێکت دۆزی بێتەوە ناسی بێتت بە مۆزەخانەکان یاخود بە بەڕێبەرایەتی ئاسار یاخود زانیاریەکی زیاترت خسبێتە سەرەوە خەرمانەی کە بەڕێبەرایەتی ئاسار هەیەی وڵا ئەگەر بە وەسفکردن لە خۆمان نەبێت توانم بڵێم لە خلالی ئەو لە 2016ەوە کێ من پرۆگرامی جێوارمان هەیە بەشێکی زۆر لە شوێنەوارەکانی کوردستان لە بەدینانەوە لە پردی دەلالی زاخۆوە بیگرە هەتاوەکو قەڵای خانەحتەمەخانی هەورامانەوە یانی لە گەرمیانەوە لە قەڵای مەحموود پاشای جافەوە بۆ دەربەندی بێلولا یعنی زۆربەی ئەو شوێنەوانەی کەوا ئێمە ئیشمان لەسەر کردوون هەنێک لەو شوێنانە حتا توانم بڵێم شوێنەوار ناسە زۆر دیارەکانیش ئەڵێ ئەمە یەکەم جانمان بۆ فلان شوێنەوەر بناسیین یان فلان شوێنەوەر ببینین یان فلان قەڵا چۆن لەوەیە ئەی چۆن ئەوە هەبووە ڕێکەوتووە وازانم لە تا دووسێ حاڵەتی وامان هەبووە کە شوێنەوار هێشتا مەسەن بەشێک لە لایەنەکانی ئاساریش ئەویان نەزانی و سوودیان لەو بەرنامانە وەرگرتووە ئێستا تۆ توانیتە لە ڕێ بەرنامەکەتەوە هەموو ئەو شوێنەوارانە بەسەر بکەیتەوە کە لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە خود هێشتا هەندێک شوێنەوار هەیە و ئەتوانن پرۆگرامی لەسەر بکەن نا بێکمان ئەگەر هەمومان بەسەر کردایەوە ئێستا پرۆگرامەکە وەسا بوو بەڵام ئەگەر بڵێم ڕێژەیەکی زۆر زۆر باشی شوێنەوارەکانی کوردستانمان بەسەر کردوێتەوە ئەوەی کە هەیە
ئەوەی کە تۆمار کراوە لەگەڵ ئەوەی کە مەسەلەن لە ڕێگەی سەرزاری خەڵکیەوە باسکراوە لەوێ شوێنەوارێکەیە ئەگەر من هەڵە نەبم ئەتوانم بڵێم سەرروجە 170 شوێنەوارەکانی کوردستانمان بەسەر کردوێتەوە. ناتەوێت سنوورەکان ببڕی بە تایبەتی بیستە پارچەکانی دیکە؟ وڵاهی ئەوە ئەکەوێتە سەر یەکەم توانای کەناڵی ئاسمانی پێیان چکە ئەوان سەپۆرتی ئەماکەن بۆ ئەم کارانەوە بزانم خۆشتان لە من باشتر دەزانن کەەوە درێغیان نەکردەوە بەڵام بەڕاستی لە ڕووی مادیەوە توانایەکی ئەوەمان نییە زۆر بەڵام ئەگەر فرسەتە بێ بێگومان ڕۆژهەڵاتی کوردستان باکووری کوردستان ڕۆژهاوای کوردستان ئەمانە شوێنەوارێکی زۆریان لەیەکەوە مۆرکی کوردبوون و ئاینی بوون و هەروەها بێتەوە فۆلکلۆریەکی جوان و سەروەتێکی جوانی کوردین بەڵام ئەگەر دەرفەت هەبێ ئێمە تواناکەمان هەیە بەس ئەگەر مادیەن سپۆرت بکرێن کێشەمان نابێت. زۆر باشە پێشتر بەڕێز داماژت بەوە کرد کە هەندێک ئاسەوار هەیە کە شاراون بە حکمی کە بەڕێز ماسترت هەیە لە شوێنەوارە ئەگەر زانیاریکی باشە هەبێت شێوازی دۆزینەوەی ئەو ئاسەوارانە چۆنە بێت ئەو شوێنەوارانە خۆی لە بەرچاو نیم کاتێکەوە تیمێک بڕیاردا دەنێت یاخو پلاندا دەنێت بۆ ئەوی هەڵکۆڵیم کات بێکمان ئەبێ ئاماژە بە ئیشی تیم بێت بۆ نمونە جامیعا بۆی بەحسێک هەیە گرفتێکی زانستیە بۆ یەکلا بکرێتەوە لەسەر فترەیەکی تاریخی بەڵگەی شوێنەواری کەمە لە بەردەسایە یاوە خود لە شوێنێک حەدەسێک ڕوویداوە لە ڕێگەی هەڵکۆڵینێکی مە بۆ نمونە زیراعیەوە جادەبردنی حکوومەتەکردنەوەی بینایە کە ئاسارێک دەرکەوتۆ مەجبور ئەبێ دایرەی ئاسار بە خێرایی بیر لە هەڵکۆڵین لەو شوێنە بکاتەوە یا خود شوێنێگەیە مەترسی لە ناوچوون و لافاوی لێگرێتەوە ئەبێ دایرەی ئاسار یاخود تیمە زانستیەکان هەوڵ بدەن لەم کاتانەیانی بەم هۆکارانە ڕێگەکەوێت هەڵکۆڵینێکی زانستی ئەنجام بدرێت هەڵبەت چەند هۆکارێکی تریش هەیە زۆر جار ڕەنگە سیاسی بێت زۆر جار ڕەنگە سەر سنوور بێ مەترسی بە قاچاغبردنی لێ بکرێ لە ئەنجامی ئەو هەڵکۆڵینانە کۆمەڵێک شوێنەوارە دەسەکەونەیە کە زۆربیان شوێنەواری گواستراون واتە ڕەنگە ڕێکەوێ پەیکەر بێ نووسین بێ تابلێتی قوڕین بێ ئەمانەمان هەیە لەوێ ئەدۆزرێنەوە ئەنی لە ئەنجامی ئەو هەڵکۆڵینانە یا ڕەنگە ستفە کەسێک بیدۆزێتەوە زۆر سپاس بۆ بەڕێز شوان ساویر ماستەر لە ئاسار پێشکەشکاری بەرنامەی جێوار لە کەناڵی ئاسمانی پێیان سپاس بۆ دەرفەتێکە بێنوانی دیکەشمان حازرەوان بینەرانی عزیز دیارە تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەو ئامارە مەترسی دارانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەسەر ڕێژەی جیابوونەوە یاخۆت چەڵاق لە هەرێمی کوردستان ڕاگەێنرا کە لە شەژمانگی یەکەمی ئەم ساڵدا خەریکە ئامارەکە دەگاتەوە بە ساڵانی ڕابردوو واتە تەنها لە ماوەی 6 مانگدا بۆیە پارێزەرێکمان لەگەڵایە لە شاری ڕانیەوە بەڕێز کەژاڵ حەمامین خاتو کەژاڵ حەمامینمان لەگەڵە کە پارێزەرە کەژاڵ خان سڵاوی خوای گەورەت لێبێت ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین ئایا بەڕاستی ئەم ئامارانە مەترسیدارن کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان لەسەر ڕێژەی تەلاق و جیابوونەوە ڕاگەیەندراون؟ سڵاوی خوای گەورە لای وەشکاکجار لەو تاواوی بیسەر و بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بەڵێ ڕێژەی جیابوونەوە لەم ساڵانەی دواییدا بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە وەش شتێکی زۆر نائاساییە ئەگەر ئامارێکتان بۆ بخەمە بەردەست لە ساڵی 2017 لە هەولێر 2985 حاڵەتمان هەبووە و لە 2018 3598 حاڵەتی جیابوونەوە هەبووە لە سلێمانی 1360 حاڵەت هەبووە لە 2018 4085 حاڵەتی جیابوونەوە هەبووە لە دووهۆک ساڵی 2017 1384 حاڵەت هەبووە لە ساڵی 2018 1059 حاڵەت هەبووە لە 2019 لە مانگی یەک هەتا مانگی 6 لە هەولێر 2053 حاڵەت هەبووە لە سلێمانی 2345 حاڵەت هەبووە لە دووهۆک 690 حاڵەت هەبووە ڕێژەکان بە ڕێژەیەکی زۆر زیادیان کردووە و ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندن. زۆر باشە خاتو کەژاڵ بە حکمی کا بەڕێزت پارێزەری تو لە ناو وەزعەکە دایت و زۆربەی کەیسەکانیش بۆ لای تۆ دێن زۆربوونی ڕێژەی تەلاق هۆکارەکەی زیاتر بۆچی ئەگەڕێتەوە؟ دەست خۆش بە شەیداخان زۆربوونی ڕێژەی تەلاق لە ئێستادا ئەوەی کە هاوسەران پێی زیاد دەبنەوە زۆربیان خیانەتی زەوجیە بەڵام کەمتر لە دادگاکان باسی دەکەن زۆربیان دڵن نەگونجاین زۆربیان دڵن لە یەکتر حاڵی نەبووین حاڵەتە بووە مانگێک دوو مانگ لەکن هاوسەری بووە کە قسەشی لەگەڵ دەکەی دەڵێ لەگەڵ یەک نەگونجاوی لە یەکتر شارەزانە بوو یان تۆ بە یەک دوو مانگ چ لە یەکتر شارەزابی دەبێ ئەو کچووکڕا حیسابی ئەوەی بکە هەردووکیان لە دوو بی ئەی زۆر جیاوازەوە هاتوون دوو کەس لە دوو پەروەردەی زۆر جیاوازەوە بێن
دەی حتمما کاتیشی دەبێت تا لە یەکتر شارەزا دەبن تا شارەزای تەبیعەتی یەکتر دەبن بۆیە زەواج بەرپرسیارەتێکی گەورەیە تۆ بڵێ بە مودەیەکی ئەوەندە کەم لەگەڵ یەکتر شارەزابی شارەزا نابێ بۆیە زۆربیان بە خیانەتی زەوجین بەڵام دەڵێن لەگەڵ یەکتر ناگونجێن لەگەڵ یەکتر تەبیعەتمان نایەتەوە هەروەها مەسەلەی بارودۆخی دارایی تەئسیری زۆری هەبووە و پاشان تەکنۆلۆژیا بە ڕێژەیەکی زۆر تەئسیری هەیە ئەو قەیران داراییەش کە لەو 4-5 ساڵەی ڕوویدا بەڵێوش تەئسیرێکی زۆری هەبووە بەداخەوە. زۆر باشە وەک دەبینین کە لە ئێستادا زۆربوونی ئەو ڕێژەی تەلاقانە کە باز دەکرێت پرسیاریان لێ دەکرێت باز لەوە دەکەن کە بەهۆی نەبوونی داهاتەوە یاخود بەهۆی بێکاریەوە یاخود بەهۆی جۆرەها بوونی جۆرەها تەداخولاتێکەوە چ لە تەرەفی پیاوەکەەوە بێت یاخود ئافرەتەکەەوە بێت کە باز لەم قسانە زۆر دەکرێت. ئایا لە ئێستادا ئەم قسانە ڕاستە یاخود بوونی هەیە کە ئەمانە هۆکارێکی سەرەکی بن بۆ ئەوەی کە ڕێژەی تەلاق زۆر بوو بێت؟ ئێمە کە سەیری ڕابردوو بکەینەوەی کە بۆمان باز دەکرێت لە ڕابردووش کەس ئەوەندە ئەو دەوڵەمەندی نەبوو هەموو ئەو شتانەی ماڵەوەی ئەساسی ماڵەوەی نەبوو کە پێی بەختەوەر بێ ڕاستە داهات کاریگەری زۆری هەیە بەڵام ئەگەر ئەو کچ و کوڕە قەناعەتیان بە خۆیان هەبێ و گەیشتنە قەناعەت کە لەگەڵ یەکتر بگونجێن هە لە سەرەتای زەواجەکەیان بڕیاریان دابێ کە لەگەڵ یەک بگونجێن بە دڵنیاییەوە ژیانێکی هاوبەش و ژیانێکی خۆشیش لەگەڵ یەکتر دەبەنە سەر بەڵام لە ئێستادا زۆر کچ و کوڕ ئێمە بینیومانە هە لە سەرەتای زەواجە و لە سەرەتای عەقدی زەواجەکان کە لە محکەمە دەیکەن کچەکە ئەو مارەی کە دادەندرێ لە ڕووی یاساییەوە دێ بەشێک لە پێشەکی بێ و بەشێکیش لە پاشەکی کە دەدرێ بە ئافرەتەکە زۆربەیان ئافرەتەکان دەڵێن ئەو ڕێژە زۆرەی ئاڵتونەی کە لە پاشەکی دایدەنێن بۆ ئەومانە کە سپێنێک کە جیا بووینەوە بۆ کوڕی بکەین یان بێتە قەیدێک لەسەر و کوڕەکە نەتوانێت دەستبەردارمان بێت داوای جیابوونەوەمان لێ بکە ینی هەر لە سەرەتای هاوسەرگیریەکەەوە خەیاڵی ئەوەی دەکەن بۆ جیابوونە تۆ کە لە سەرەتای هاوسەرگیری و عەقدی زەواجەوە بیرت لە لای جیابوونەوە بدەی ئەو ژیانی هاوسەرگیریە بەدڵنیاییەوە ژیانێکی باش نابێت چونکە تۆ لە سەرەتاوە کلیلی تخصۆ ناو قفڵەکە ینی چاوەڕە دەکەی سوڕانەوەیەک بێ و دەرگاکەی بکەیەوە بۆیە پێویستە هەر لە سەرەتاوە ئەو کچ و کڕا بیر لە ژیانێکی هاوبەشکەنەوە بیر لە ژیانێکی خۆش بکەنەوە بیر لەوە نەکەنەوە کە هەر کێشەیەکی بەسیتیان هەبوو پەنابەرن بۆ بەردادگاکان و بەرجیابوونەوە. زۆر باشە کەژاڵ خان ئایا ئەم ئامارەی کە ئێستا بە فەرمی دادگاکان یا جوبنی دادوەریە ئەوەی لایەنی پەیوەندیدارە بڵاوی کردووەتەوە بەم ڕێژەیە ئەگەر بێت و بە تایبەتی کە زانایانی ئاینی ڕۆڵێکی باشیان هەیە بۆ ئاشتەوایی نێوان خێزانەکان یا خۆت نێشتنی کێشە خێزانیەکان ئەگەر بەهاتایە و ئەمەشمان نەبووایە تا چەندە مامارانە زیاتر دەچوونە سەرەوە یاخود بە دیوەکەی ترا زانایانی ئاینی و ئەو سڵح عەشایری کە لە نێوان ماڵەکانی خۆمان ئاشتەوایی کە دەکرێت چەندە کاریگەری هەبووە لەسەرەوەی کە ڕێژەکە زیاتر بەرز نەبێتەوە. بەڵێ مامۆستایانی ئاینی و زانایانی ئاینیش و ئەو کەسانش کە بانکخوازن و لە دین شارەزان بە تاکید کاریگەری زۆر باش و ئیجابیان هەبووە ئەگەر ئەوان نەبوونا بڵە ڕێژەکە بەرەو سەروتریش دەڕۆی بەڵام ئێستاش لە تموحی ئێمە نییە ئێستاش پێویستە مامۆستایانی ئاینی زانایانی ئاینی چونکە ئەوان لانی کەم هەفتەی جارێک خەڵک کۆ دەکەنەوە لە مزگەوتەکان و بۆ فەرزی جومعە پێویستە زیاتر هۆشیاری بدەن بە گەنجان زیاتر هۆشیاری بدەن لە مەوزوعی زەواج و گرنگی زەواج و باسکردنی ئەرک و مافەکانی هاوسەران بەرامبەر یەکتر بەڵێ مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی زۆر ئیجابیان هەیە بەڵام چاوەڕێی زیاتریان لێ دەکەن ئینشاءالله. زۆر باشە خات و کەژاڵ ئێستا باز لەوە دەکرێت کە ئەم قسەیە زۆر باوە بەتابە لە ناو کۆمەڵگەی کوردیە کە دەوترێت لە سەدانەوە دیژن و مێردی ئێستەی کورد بە ناچاری ژیان بەڕێەکەن هەرەوەی یان ئەوێ لەبەر مناڵە یان ئەوێ بە ناچاری ژیانەکەیان بەڕێەکەن کەواتە ئایا ئەمە بۆ کەمی ئاستی سەقافی و هۆشیاری ئەو ژن و مێردە ناگەڕێتەوە کە ژیانێکی ئاواز زۆر بە ناڕەحەت بەڕێ بکەن و بەسەر بەرن؟ بەڵێ باسی هۆشیاریت کرد هۆشیاری خاڵێکی زۆر گرنگە نەک لە کاتی هاوسەرگیری پێویستە پێش پرۆسەی هاوسەرگیری کچ و کوڕەکە خۆیان پڕ زانیاریکەن بۆ مۆزوعی زەواج بۆ مۆزوعی مافی هاوسەرەکەی بەسەر خۆی بەسەر هاوسەرەکەیەوە و تەنانەت دەبێت خۆی پڕ زانیاریکە لە پەروەردەکردنی منداڵ چەندین کەسمان هەبووە هاوسەرگیری کردەوەی زانیوە تەنیا لەبەرکردنی بەدلەیەک ئەوەی زانیوە تەنیا گرتنی چەند سێلفیەکە و بڵاوکردنەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە یاخود برادەرەکەی زەواجی کردبووی ئەویش زەواج یعنی وەکو مۆدلیاتێک بەڵام
ئەتۆ کە هاتی بە شێوەیەکی زۆر باش خۆت پڕ زانیاری کرد پێش هاوسەرگیری ئەو کات لە هاوسەرگیری ژیانی هاوسەرگیریشدا بەدڵنیاییەوە زۆر سەرکەوتوو دەبی و هەم لە پەروەردەکردنی منداڵەکەشدا بەڵافۆن. ببوورە بەڵام لە ئێستادا زۆربەی ئەو هاوسەرگیریانی کە ئەنجام مەدرێن دەبینیت کە ئەو کوڕکچە زۆر بەباشی پاش فترێک لە یەک تێگەن پاش قسەکردنێک بۆ ماوەیەکی زۆر دوجار بڕیاری هاوسەرگیری ئەدەن کە باز لەوە دەکەن باشتر لە تەبیعەت یەکتر شارەزا بوون هەموو ڕاستی و شارەوەیکی خۆیان خستە بەردەست یەکتر دوجار بەڵام دەبینین ئەم ڕێژەی تەلاقش هەر بەرز دەبێتەوە کەواتە ئایا بوونی تۆڕە کۆمەڵاتیەکان لە ئێستادا چه هۆکارێکە بۆ ئەوەی ئایا خود بەڕێزت بوونی ئەم تۆڕە کۆمەڵاتیانە بە هۆکارێکی سەرەکی دانانێت بۆ جیابوونەوەی زۆر ینی ژن و مێردا خو زۆربوونی ڕێژەی تەلاق وەگەوەی کە پێم وتی لە سەرەتادا زۆر بەباشی قسە دەکەن بەڵێن بەباشی لە یەک تێگەیشتن بەڵام دەبینی دوجار ناباتە ساڵێک و لە یەکتر جیا دەبنەوە. بڵێ ئەو بینین و یەکتر ناسینەی کە پێش هاوسەرگیری دەکرێت چۆن دەڵی خۆشەویستی چاویان کوێر دەکا هیچ شتێک نابینن. ینی غەڵەتی یەکتر نابینە ڕاستە و دڵە شارەزای تەبیعەتی بووم شارەزای یەکتر بووین قسەمان لەگەڵ یەک کردووە بەڵام ئەوەندە خۆشەویستی کچەکەی کوڕەکەی وە کوڕەکەش بە هەمان شێوەی کچەکەی چۆتە دڵیدا کە غەڵەتەکانی یەکتر نابینن دەڵێن ئێمە بۆ یەک گونجاوین بەڵام لە ڕاستیدا ڕەنگە بۆ یەکتریش نەگونجابن بەڵام خۆشەویستیەکەیان وای کردووە کە هیچ هەڵەو کەم کوڕی یەکتر نەبین بۆیە دوای هاوسەرگیریەکەش بە مودەیەکی زۆر کەم حاڵەتمانە بۆ مانگێک دوو مانگ 45 شەوێک لای هاوسەرەکەی بۆ لێ جیابەتەوە کە لێش دەپرسی دەڵێ لەکتر تێنەگەیشتوین دەی پێشترگە قسەی لەگەڵ دەکەی دەڵێ مە قسەمان لەگەڵ یەک کردو و لە یەکتر تێگەیشتون بەڵە تۆڕە کۆمەڵاتیەکان تەئسیرێکی زۆر سلبی هەیە لەسەر هاوسەران و تەئسیرێکی زۆریش هەیە بۆ لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی جیابوونەوەکان. ئەم ئامارانە کە لە تازەترین یا لە چەند ڕۆژی ڕابردوودا خراونەتە ڕووە جەنابیشت خوێنتەوە بۆ کۆمەلگەی ئێمە ئایا ئامارێکی سروشتین و هەروەها باست لەوە کرد کە خیانەتی زەوجیەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی زۆربوونی ئەو ڕێژەیە خیانەتی زەوجی لەمڕۆدا لە چیەوە سەرچاوە دەگرێت؟ بڵێ خیانەتی زەوجی لەمڕۆ زۆربەیان تۆڕە کۆمەڵاتیەکانە ئەو دراماتورکیانەیە بەداخەوە کوردی ئێمە لەو ماوەی کاو هێرشکردانەی تورکیا ڕوویدا زۆربەیان بایکۆتی بەرهەمی تورکیان کرد بەڵام کەم ماڵ هەبوو بایکۆتی دراماتورکیەکان بکە یعنی بازارێکی زۆریاندا بە دراماتورکیەکان کە نازانم چێ زەرد و زیانێکی کردوتە سەر ماڵە کوردیەکان یعنی زۆر ئاشتەوایی ماڵەکانی تێکداوە ینی ئافرەت کە سەیر دەکا لەو دراماتورکیانە زۆر شت هەیە لە ماڵەکەی خۆی دانیە دەیبێتە کێشە و ناکۆکی لەگەڵ هاوسەرەکەی و پاشان کە گەنجێک دەبینێت لەوێ بە شێوازێک مامەڵە لەگەڵ هاوسەرەکەی خۆی دەکە بەڵام ماڵەکەی خۆشی فەراغێکی ڕۆحی هەیە هەوڵ دەدا لەو دراماتورکیانە فەراغە ڕۆحی خۆی پڕکاتەوە بەڵێ تەئسیرێکی زۆریان هەبووە و ئەنتەرنێتیش بە شێوەیەکی زۆر بەرچاوە ینی ئەوانە هەمووی دەبنە هۆی خیانەتی زەوجی بەڵام شتێک هەیە کاک جەلال ئێمە کەس نییە بێ هەڵۆ کەم کوڕی نەبێ ینی پێغەمبەر دەفەرمێ سڵ سەلەم هەموو کەس هەڵۆ تاوان دەکا بەڵام باشترین کەس ئەو کەسەیە کە تەوبە دەکا دەی کەس نییە هەڵۆ تاوان نەیە پێویست ناکە تۆ لەسەر زۆر کاتە بووە نامەیەک بووە زۆر کاتە بووە پەیوەندیەک بووە دەی تۆ بێ دانیشی لەگەڵ هاوسەرەکە بزانی هۆکاری ئەوە چییە کە خێزانەکەت فەراغی ڕۆحی خۆی لەگە کەسێشکە پڕ دەکاتەوە یاخود ئافرەتەکە دەبێ دانیشێ لە خۆی پرسێتەوە بزانێ بۆچی هاوسەرەکەی مێردەکەی لەگەڵ کەسێکی کە بۆ نەچات دەکا یاخود تەلەفۆنێکی لەگەڵ دەکات دێ بزانێ هەڵەکە لە خۆیەتی چکە هیچ شتێک بێ هۆکار نییە عنی کە دانیشێ لەگەڵ خۆی بزانێ بۆ خۆی ئەوەندەی خەریکی ئەنتەرنێتە ڕەنگەوەندە حەق و مافی بە هاوسەرەکەی خۆی نەدابێ بۆی هاوسەرەکەشی ئەو فەراغ ڕۆحیەی هەوڵداوە لە ڕێی کەسێکەوە بە شێوازێکی حەرام پڕکاتەوە بۆ ئێمە پێویستە هەر کە شتێک ڕوودەدارێک پەنا نەبینە بەر دادگاکان و پەنا نەبینە بەر جیابوونەوە با لە خۆمان پرسیارکردن بپرسینەوە بزانین هۆکارەکان خۆمان ئەو کێشانە ڕوویداوە زۆر باشە کەواتە ئەرکی شەیەکە کاتێککە بۆ نمونە هاوسەرێکیان هەڵەیەک ڕووەدا هاوسەرەکەی تر ڕەنگە سەبری نەمێنێ ئەرکی شەیەکە هوشیاریان بداتێ بە یەکیان بگەێنێتەوە لە یەکتر حاڵیان بکە و ستری تاوانەکەیان بکە ئایا ئەوە خێزانەکانی دوولایەنی ژن و مێردن یاخۆت لە ناو دادگاکاندا بەشی توێژەرە کۆمەڵایەتیەکان کە هەند ئەمانەش دەبێت ڕۆڵێکی باش بگێڕن
ئەمانە هەمویان دەوریان هەیە ئەمە بۆیە باسما کردمان پێویستە کچ و کوڕ لە پێش هاوسەرگیری خۆیان پڕزانیاریکەن ئەوە بۆ ئەو کاتێک کە تووشی کێشە و ناکۆکی دەبن ئەگەر پێش هاوسەرگیری ئەم کچ و کوڕە خۆیان پڕزانیاری کرد و هۆشیاریان هەبوو لە کێشەکان لە مەوزوعی گرنگی هاوسەرگیری پاشان کە کێشە و ناکۆکێکیشی هەبوو دەتوانێت چارەسەریکە ئەگەر نەشی توانین چارەسەریکە گرنگ نییە ئەو کەسێکی نزیکی خۆتە چکە هێندێک کات کەسە نزیکەکان کێشەکانیان گەورەتر کردووە تۆ دەبێ هەوڵ دە کەسێکی دڵسۆز بدۆزیەوە ئایا کەسە دڵسۆزە نزیکێکی خۆتە یان دەستە خوشکێکی خۆتە یاخود برادێک و ڕفیقێکی خۆتە ئەگەر ئەمانەش دەست نەکەوت لە دادگاکانیش خۆشبەختانە توێژەری کۆمەڵاتیمانەیە خۆشبەختانە دادوەرە بەڕێزەکان ڕۆڵێکی زۆر ئیجابیان بینێوە چونکە ڕاستەخۆ کە دۆسیەیەک تەقدیمی حاکم دەکرێت ڕاستەخۆ جیابوونەوە بڕیارە لەسەر جیابوونەوەکە بۆ نادا هەرگە تەقدیم کرا مانگێک دەخایەنەیە پاژەوەش چەندین حاڵەت جار هەبووە 2 ساڵی خەیاندووە بەس بۆی ئەو ژنومێردە بیرکەنەوە کە هاتن بۆ محکەمە بۆ نمونە یەکتریان بیسۆز و حاتفیان بۆ یەکتر بجوڵێ و بتوان لەگەڵ یەک ئاش بنەوە زۆر باشە کەواتە یاسا یاخود دادگاکان چ ڕۆڵێکیان هەبوو لە کەمبوونەوەی ڕێژەی تەلاق ڕۆڵێکی ئیجابیان بینیەوە زۆر باشیش بەڵام ئێستاژ لە تەمۆحی مەدانیە بە ومێدیەوەین کە زیاتر بێت چکە دادوەرە بەڕێزەکان وەک باسم کرد کاتێک دۆسەیەکی تەفریقیان دێتە بەردەستی بەڵە ڕاستەخۆ بڕیاری لەسەر نادەن چەند جارێک لی دەکۆڵنەوە خەبیری بۆ دادەنێن و دەینێرن بۆ لیژنەی ئاشتەوایی کەسیان دەخانە بینیدا بەڵێ زۆر ڕێگا دەگرنە بەر بۆەوەی کە ئەو ژنومێردە هەوڵی ئەوە بدرێت کە ئاش بنەوە دوجار کە هەر بڕیاری یەک لای کەرەوەیان دابوو کە کێشەکان گەورە بوون زانیان ئاژ نابنەوە دوجار بڕیاری جیابوونەوە دەدرێت زۆر باشە کەژاڵخان ئەو قەیرانە دارایی کە تێپەڕی لە چەند ساڵی ڕابردوو و ئێستش بە دڵنیاییەوە هێشتا زۆر بەباشی ماوە لە نێوان لەناو بەتایبەتی خێزانە هەژارەکاندا ئایا ئەو ئامارانە هیچیان خەڵکی هەژار و کەم دەرامەتن کە بڵین تا چەندە قەیرانی دارایی کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە خێزان هەژارەکان بەتایبەتی زیاتر ڕێژەی تەلاق و جیابوونەوە لە نێوانیادا ڕووبدا یاخود ئامارەکان ئەگەر ڕوونیش نین ئایا تا چەندە بەگشتی قەیرانی دارایی ئێستاشی لەگەڵدا بێت 2019 کە بە حساب موچەوەک خۆی لێ هاتووەتەوە هێشتا هەر ئەو قەیران داراییە کاریگەری کردووە لەسەر بەرزبوونەوەی ڕێژەکە بەڵێ زۆربەی حاڵەتەکان دەڵێن ئێمە لەگەڵ یەکتر ناگونجین یعنی کەمتر وردەکاریەکان باز دەکەن هەندێک حاڵەت هەیە بۆ منە خیانەتی زەوجیە هەندێکی هەیە بۆ منە لە زۆر ڕوویکەوێ بەڵام ئەو کچ و کوڕە کەمتر ڕاستی قینەکە دەردەخەن یعنی زیاتر دەڵێن ئێمە لەگەڵ یەکتر نەگونجاوی شارەزای یەکتر نەبووین بەڵێ قەیرانی داراییش تەسیری هەیە بەڵام وەکو باسم کرد ئەگەر ئەو کچ و کوڕە بە قەنەعەتەوە یەکتریان بوێ بە قەنەعەتەوە یەکتریان قبوڵ بێ یەکتریان خۆش بوێ بە دڵنیاییەوە ئابووری تەسیری نابێت لەسەر ژیانیان زۆر باشە باست لەوە کرد کە ناتوان وردەکاریەکانی جیابوونەوەیان بڵێن کەواتە هۆکار چییە کە ئایا لە تەرەفی خانمەکەەوە بێت یاخود لە تەرەفی پیاوەکەەوە بێت کە نەتوانێت وردەکاری جیابوونەوەکەی باز بکات ئایا ترسیان لە چ لایەنێک هەیە بۆچی دەترسین و ناتوانن ڕاستی ڕووداوەکە بکەن چونکە دوجار جیابوونەوەی لێ دەبێت تاسیری کۆمەڵگە و عورفەوە کەوای لێ دەکات چونکە بێجگە لەوەی کە تەسیر دەکاتە سەر کچ و کوڕەکە تاسیر دەکاتە سەر بنەماڵەکەشیان چونکە گەر بڵێن بۆ منە لەسەر خیانەتی زەوجیە ڕەنگە بابوداکی کچەکەەوەی قبڵ نەکەن و دوجار پەنابەرن بەر کوشتنی کچەکەیان و عین درێژە دەکێشەیە هەم بۆ بنەماڵە تەنانەت خێزانەکەی خۆی هەم خێزانەکەی دایک و باوکی و دوجار بنەماڵەکەشیانانی قەزیەکە گەورەتر دەیە بۆیە زۆربەی دەیشارێتەوە دەڵێن لەگەڵ یەکتر نەگونجاوین کەمتر باز لە حقیقەتەکان دەکەن خیانە زەوجیەکە باست لەوە کرد کە هەندێکشان لە فەراغی ڕەنگە دەرونیەوە یا ڕۆحیەوە ئەمەیان بۆ دروست بوو بێت ئەوە چییە وای کردووە کە ئێستا فەراغەکان لە ناو خێزانەکانی کووردا هێندە زۆر بن کە ڕێژەی تەلاقیش بەم شێوازە بەرز بووەتەوە ئایا تەکنۆلۆژیا و مۆدێلگەرایی سەردەم تا چەندە کاریگەری هەبووە بەڵێ تاسیری زۆر هەیە ینی کچ و کۆر ژن و مێرد کەمتر کات بۆ یەکتردا دەنێن ڕاستە پیاو بە ئیشوکاری دەرەوە مەشغۆڵە و ئیشوکاری زۆر ئافرەتی جەزانەیە ویشیلاکە بەڵام ئافرەتیش لە ماڵەوە پێویستی بەویە پێویستی بەوەیە کە خۆشەویستی بۆ دەربڕە کە گوێی بۆ بگرێ ئەگەر ئەوم پیاوە گوێی بۆ هاوسەرە نەگرت و گوێی بۆ نەگر بزانێت کەم و کوڕی چی هەیە عنی خۆشەویستی خۆی بۆ دەرنەبڕ دوازەر و ئافرەتە ئەگەر کەسێکی دیندار نەبێ و کەسێک نەبێت لە خواترز نەبێ پەنا دەباتە بەر ئەوەی کە
ئەو فەراغە ڕۆحی پڕ کاتۆ لەلایەنێکیەوە جا بۆ من لە دراما بیانیەکانەوە بێ یاخود لە ڕێگەی سۆشال میدیاوە بێ ئەنتەرنێتەوە بێ ینی پەنا دەباتە بەر کارێکی حرام و بۆ پیاویش بە هەمان شێو ئەگەر ئافرەت لە ماڵەکەی خۆیدا بە شێوازێکی زۆر باش خۆی بۆ پیاوەکەی خۆی بۆ منە نەڕازاندەوە ینی حەتف و خۆشەویستی بۆ هاوسەرەکەی خۆی دەرنەبڕی پیاوەکەی خۆی لە ماڵەکەی خۆی نەلاوەندەوە دەی دواتدار ئەم پیاوە ناچار دەبێ ینی کە کەسێکی لە خواترز نەبێ لە دەرەوە ئەو فەراغە ڕۆحیەی خۆی پڕ دەکاتەوە و دوازار سەر دەکێشێ بۆ خیانە زەوجیەکان و بۆ جیابوونەوە. زۆر باش ئەوەندەی کە ئێوە ئەزمونتان هەیە یاخۆ دو دۆسیانە دێنە بەردەستان وەکو پارێزەرێک ئەوەی کە زیاتر داوای تەلاقەکە دەکات لە پیاوانە یاخود لە ژنان. بڵێ زیاتر ئەگەر ئافرەتانیش داواکەن بەڵام پیاوان زیاتر داوا دەکەن دەنە هەردووکیانە چونکە قانونیش ڕێ لە هیچیان نەگرتووە هەندێک حاڵەت هەیە ئافرەتە بۆ مەوز بۆی باس کردوین کە کێشەکەی ینی چەند چارەسەرمان پێگوتووە هیچیانی پێ نەکراوە ینی چارەسەر نەبووە قەزیەکەی بۆیە ناچار دەی پەنابەرێتە بەر جیابوونەوە. لەو کاتانەشدا ڕاستە بەدەست پیاوە تەلاق بەڵام ئەگەر حاکمیش بزانێ ئەم پیاوە ئەو کەم کوڕیانە هەیە و ئیسپات بکری ئافرەتەکە بۆی بسەلمێنێ بڵێ ئەو کاتە قسەی ژنەکەش وەردەگیرێ بڵێ هەردووکیان تەسریان هەیە و قسەی هەردووکیان وەردەگیرێ. ئاشتەوایی ببوورە شەیدا ئاشتەوایی زیاتر لە لای کامیان یان دەتوانێت ڕۆڵی بگێڕێ بۆ نمونەوە کاماژت پێکرد پیاوەکە ڕاستە ڕەنگە چۆن بڵێ کلیلی تەلاقەکە زیاتر لە دەستی بێ بەڵام زیاتر کامیشان دەتوانێت ڕۆڵی ئاشتەوایی نێوانیان بگێڕێت. بەڵێ هەردووکیان دەبێ ڕۆڵ بدین بەڵام بە شێوەیەکی زۆر بەرچاو ئافرەت ئەو ڕۆڵەی بینیەوە زۆربەی کاتەکان لەبەر منداڵەکەیەتی بۆ منە تحملی کردووە ئافرەتە بووە قسەی بۆ کردم 4 منداڵی هەبووە بەڵام توێتی واژ نامێت تەنانتە هاوسەرەکەی خیانەتیشی لێ کردووە توێتی نامێت لێ جیابمەوە بەرخاتری منداڵەکانم یعنی زۆربەی کاتەکان ئافرەت تەنازولی کردووە و هەوڵی ئاشتەوایی داوە ئەگەر ژیانیشی پێخۆش نەوێ بەڵام بە خاتری منداڵەکانی هەوڵی نەداوە جیابێتەوە. کەواتە دوجار لە کاتی بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق چه هۆشداریەک پێویستە کە بدرێت؟ هۆشداریەکە دەکەوێتەوە سەر هەموو لایەکمان هەر لە مامۆستایانی ئاینی لە وتاری جمعەدا مامۆستای زانانی ئاینی تەنانەت پارێزەرەکان چونکە زۆر حاڵەتە بووە کە قسەیان بۆ کردوین ئێمە هەندێک قسەمان بۆ کردو هەندێک ڕوونکردنەوەمان بۆ داون ژنمێردەکە پەشیمان بوونەوە لە جیابوونەوەکەیان بەڵێەوە لە ئەستۆی هەموو لایەکدایە هەر لە مامۆستایانی ئاینی هەر لە پارێزەرەکان هەر لە دادوەرە بەڕێزەکان و هەم لە ڕاگەیاندنەکان کە ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەیە هۆشیاری بدەن بە کچوپڕەکان و پاشان پێویستە ینی لە ڕووی یاساییشەوە پێویستە دادگاکان شتێکە بێجات دەورە بێ یاخود پەیمانگایەک بێ کە وشیاری بدەن بە کچ و کوڕیانی پێشەوەی داخڵی هاوسەرگیری بن شەهادەیەکیان هەبێ کە دەرچووی ئەو دەورەیە بن کە وشیاریان وەرگرتووە لە مەوزوعی هاوسەرگیری یاخود پەیمانگایەک بێ بۆن باو پەیمانگایە 2 ساڵ نەبێ بە چەند مانگێک بێ لە مەرحەلەیەکەم دەتوانی 3 مانگ بێت توانین لە مەرحەلەی دووەم 6 مانگ بێ یعنی ئەو کچ و کوڕە ئەگەر شەهادەی پەیمانگایەکی ئاواهی یاخود دەورەیەک وەرگرن بڵێ خۆیان پڕ زانیاری دەکەن و پاشان کێشە و ناکۆکیان کەمتر دەبێت ئەو کێشە و ناکۆکیانش کەمتر بێتەوە ڕێژەی جیابوونەوەکان کەمتر دەبێتەوە و بەرەو بەرزبوونەوە ناچن. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز خاتوو کەژاڵ حەمامین پارێزەرکە لە شاری ڕانیەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازدان پرۆگرامیان ڕۆژمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە باڵا دەستان ئەسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.